زۆرینەی ڕۆژەکانی هەفتە ڤاریای تەمەن 4 ساڵ لەگەڵ باوک و براکەیدا بۆ مەلەکردن دێنە دەریاچەی دووکان. ئەو دەریاچەیەی قۆڵیەکەی نزیکی 100 مەتر دەبێت. کە دێتە ناو ئاوە ناترسی تۆ؟ بەس کەسا بێترسم. کەسارد بێ؟ ئەگەر لە قۆڵی ناترسی؟ لەکەیەوە فێری مەلە بووی تۆ؟ تەگەنمش بێ ئاکە ئەتوانم مەلە بکەم. باشە. ئەی لەکەیەکەوە فێری مەلە بوو؟ چێ فێری مەلەی کردی؟ باوکم هەست دوێنێ بووم داوچوو بم پێ بوو منیم فێکە لە ئێرە گرتم من ئاوم کرد. ئانی ئاوا فێر بووی؟ بەچوو فێر بووی؟ باسکە مەلاکەی بازەی باسکە مەلاکم. باشە. ئەتوانی لێرە خۆت لێرە باسەڵی خۆت بچکەت بکەیتە ناو ئاوەکەوە؟ سۆ ناتوانم. بینارە تۆ وەرە خۆتەڵی. خوشک و براگەورەکەی کە تەمەنیان 12 و 16 ساڵن یاریزانێکی باشی مەلەکردنن. فاریاش چاوی لەوانە ببێتە یاریزانێکی باش. باوکی ئەم منداڵانە نزیکی 30 کەسی لە خنکان ڕزگار کردووە و تەرمی 5 کەسیشی لە قوڵایی دەریاچەکە دەرهێناوە. ئەمە وای کردووە هەرزوو منداڵەکانی فێری مەلەکردن بکات. لە ساڵ کەمتر بوو کە خستمونە ئاوەی تر لە دوا ئەوە هەندێک شت فێر بوون، هەندێک تەکنیک فێر بوون و کاتێک کە گەورە بوون بە 2 ساڵ و 3 ساڵ ئەیتر هەستیان کرد کە مەلەوانن. مناڵە بچووکەم جیاوازە ئەوەی کە ئیبینێ ێسەر هاوارێک ئەڵەو مناڵ خنکە کەسی سەیرەکە دێتە دەرەوە بەلێ خۆیەکە پیان سەیرە، ینی شتێکی جوانە هەم بۆ من خۆشە هەم بۆ مناڵەکەش سبەیرێ ئەس کەسێک بیبینێ ئەڵێ لە فام نەکردووە کە من مەلەوام بووم. ئێواران بڵێن ساعتێ 2 ساعت پێش مەلابانگدان نەیانێنم. هەر بێ لاوەش چەندین مناڵم فێرە مەلە کردو لێرە، هەم کچە گەورەکەم خەڵکی فێرە مەلە کردووە. ئێستا چەندین تەلەبەمان هەیە بڵێن لە دوورەوەمان بینن ئەزانم کە خۆمەیان بینم مەلەکان زۆر خۆشە بۆ من. هەموو ئەو ڕۆژانەی شەپۆلەکانی دەریا هاوکاریانە بەم جۆرە لە قوڵایی دەریاچەکەەوە بەرەو تەنکایی مەلە دەکەن و دەگەڕێنەوە ماڵەوە کە تەنها 120 مەتر لە دەریاچەکەەوە دوورە. نزار جەزا ڕوودا و دەریاچەی دووکان لە سلێمانی